ئەمڕۆ ڕۆژی جیانی دادپەروەری کۆمەڵایەتیە. مەبەستمان لە دادپەروەری کۆمەڵایەتی چییە؟ ئایا تەنها دادپەروەری جەندەری دەگرێتەوە لە نێوان هەردوو ڕەگەز یان کۆمەڵێک ڕەهەندی تریش لە خۆ دەگرێت؟ لە ئەرک و مافدا تا چەند یەکسانی پێڕەوکراوە لە هەم دابەشکردنی کار بەسەر بوون هەردوو ڕەگەز یان جیاوازی چینایەتی هەیە یان نییە لە کۆمەڵگەی ئێمەدا جیاوازی بۆ نمونە زۆنی فەقیری و زۆنی هەژاری لای ئێمە بەدی دەکرێت ئەوانەی کە زەنگینەکانن چاوێن لە هەژارەکانە ئەمانە لە کۆمەڵک وڵات پێوەری زۆر سادەن بۆی کە بڵێ ئەو وڵاتە بە تەواوەتی دادپەروەری کۆمەڵایەتی تایدا جێگیر و سەقامگیرە. بەگشتی باس لە چەمکەکەکەین بۆ وەڵامی کۆمەڵک پرسیار خات و شۆخان عەبدوڵڵا پارێزەری ڕاوێژکار لە ستۆدیۆ ڕۆژێکی نوێ وەڵامەداتەوە. خات و شۆخان زۆر بەخێر بی ڕۆژێکی نوێت باش. باشتر بۆیە و بۆ بینەرەکانشتان بۆی من هەندێک ڕوونکردنەوەی چۆنەڵی سەر قەڵەمیم لەسەر دادپەروەری کۆمەڵایەتی یا ببینەران هەر بەگشتی مەبەست لێی چیە لە ڕوانگەی یاسای شەو؟ ئەمان چ لە هێنانەکایی ئەو وزارەوەی بۆ ناو کۆمەلگا بریتێ لەوەی کە یەکسانی بەرپا بێ لە زۆر لە بوارەکانە لە بواری ئابووری بێت لە بواری کۆمەڵایەتی بێت هەتا لە بواری سیاسی بەشدارەی کارای حکومت بێت یاخود بەشدارەی کارای ناو حزبەکان بێت مەبەستمان لەو یەکسانیە یەکسانی کۆی ئەو بنەما ئەخلاقیە و ئابووری و کۆمەڵایەتیانە ئەگرێتەوە کە هۆکارن بۆ هێنانەدی ژیانێکی سەربەرز و شایستە بۆ فەردەکانی ناو کۆمەلگا. لێرە چەندیان ینی تا چەند هەستەکەی دادپەروەری کۆمەڵایەتی بوونی هەیە؟ ڕاستی لە کۆمەلگای ئێمە ئەگە بەراورد بە ساڵانی پێشوو بکەیت هەنگاوەکانە بینین بەڵام ئەکرێت بڵێن لێرە و لەوێ زۆر لە هەنگاوەکان کیسەڵین ئەوەی کە هەیە لە کۆمەلگای ئێمە خەلەلی گەورەی دادپەروەری بەدیەکرێت جا هەر لەلایەنە کۆمەڵایەتێکەوە بێ هەر لە ناو خێزانەکان خۆمانەوە بێت تا درێژە بێتەوە بۆ ناو پەروەردە و خوێندنگا تایەتەوە بۆ ئاسەبەرزەکانی حکومڕانی تاگاتە سیاسەتیشمان لە ناو ئەگەر بە پێوەرەی نێودەوڵەتەکان قسە بکەین لەسەر دادپەروەری کۆمەڵایەتی بەڵێ لە کۆمەلگای کوردەواریە و لە شەرقی ئەوسەتا لە ڕۆژهەڵاتی نێوین بەڕاستی خەلەلی گەورەمان هەیە لە دادپەروەری کۆمەڵایەتی بەڵام جۆڵەش ئەکرێت ئەگەر ئیرادە ببێت ساڵی داهاتوو ئێمە لێرە باشتر لەسەر دادپەروەری کۆمەڵایەتی قسە بکەین. هیوادارین جوابێ. جا خات و شۆخان لا دوایە هۆکاری ئەوەی کە بۆ نمونە لەم وڵاتانە لە کوردستان لە وڵاتانی دراوسێ بەم شێوەیە یعنی چەمکی دادپەروەری کۆمەڵایەتی کێشەی زۆر بەرۆکی گرتووە هۆکارەکەی بە چی ئەزانی؟ دیارە بەڕاستی لە جیهاندا ئێستا سیستەمی سەرمایەداری زۆر زاڵە بە جۆرەکە وردە بەرەو ئەوە ئەڕۆین دوو چین لە دنیادا بۆ نمونە چینی هەژار دەست پێکان ناوەندیەت دواتر بەرزتر ئێستا زۆربەی کۆمەلگاکان بەرەوە ڕۆشتن دوو چین بەدیەکرێ یان زۆر هەژارە یان زۆر سەرمایەدارە یعنی سامانەکان هەر لە ناو ماڵەکانەوە هەڵەدا بەشکراون هەم لە ناو ڕەگەزەکانیشە هەڵەدا بەشکراون هەر لە ناو فەرمانگەکانیشە هەڵەدا بەشکراون ئەمانە بۆ خۆی یەکێکە لە هۆکارانی کە لە ڕووی ئابووریەوە زۆر لە ئێستا ئەزەقە یانی توانین بڵێن بە جۆرێکی تر بەڕاستی نەبوونی دادپەروەری کۆمەڵایەتی زیاتر ئێستا لەلایەنە ئابووریەکەدایە ئەوەندەی کە سەروەت و سامانەکانی ناو کۆمەلگا و بەردەست تاکەکان هەڵەدا بەش کراوە وە کەمتر وە زۆرترین ئەچێ بۆ هەندێکیان ئەمە هۆکارێکی لەوەیە کە دادپەروەرێکەوە بۆ خۆشی بیرمان نەچێ سامان وە ئەوەی کە لە ناو کۆمەلگای ئێمە بە پارە ناودا چمکێکی زۆر باش ئەگرێت لە باشترکردنی ژیانەکان و کاتێک کە نابێت بێکاریە بێ و کاتێک کە نابێت لانی ئابووری باش نابێ ژیانی باش ناڕوات منداڵەکەی باش ناژی خێزانەکان ئارامتر نابن بۆ ئەمە هۆکارێکی گەورە بۆ لەوەی کە دادپەروەری کۆمەڵایەتی نەتوانرێت بەدی بێت و یەکێ لە هەڵەکانیش بەڕاستی ئەوەیە لە ناو سەرمایەدارەکانیشە بۆ خۆیان نەمانتوانیوە ئەقلیەتێکی وامان هەبێ پێمان وا بێ کە ئەو مرۆڤە هەژارانش ئەکرێت تا ئاستێک بیان هێنین هەناسە بن بژین سەربەرزانە بژین ئەمە ژێکێک لە هۆکارەکان. باشە هەندێک شتم خوێندووە لەسەر دادپەروەری کۆمەڵایەتی چێلۆ بابەتانی کە باسێکاڵێ ئەگەر توێ دادپەروەری کۆمەڵایەتی بەدی بێت خۆڕسک نییە لەگەڵ قسەی دادپەروەری کۆمەڵایەتی خۆڕسک نییە پێویستی بە باج و ڕسوماتە بەڕاستی لە ئێستاە بۆ سەردەمێت طبعاً ئێمە بیرمان نەچێت لە 1984 ئەو کاتێک کە ینی لوسی شانزەیەم بۆ یەکەم جارە مستەڵەحەیە نایەنە مجتەماعەوە بەڕاستی ینی کۆمەلگای مرۆڤایەتی زۆر لای سیر بوو کاتێک کە وتی یعنی یەکێ لە خیتابەکانی باسیەوە کردوتی پێویستەکە ئیدی
دادپەروەری کۆمەڵایەتی بچەسبێ دواتر لە ڕێگەی ڕێکخراوەکانی کاری نێودەوڵەتی ڕێکخراوی نەتەوەی گرتوەکان ورد کرایە ئایا دادپەروەری کۆمەڵایەتی چی ئەگرێتەوە مەسەڵەحەکان داڕێژرانەوە بەڵام بەڕاستی یەکێک لەوانەیە کە ئایا مەسەلەن لە کۆمەلگای ئێمە خۆڕسک بێ بۆ سەردەمی ئێستا هەوڵی ئەوێ تێکۆشانی وێ شتێک نییە کە بڵیت ئەبێ دابنیشم و چاوەڕێ بکەم دادپەروەری بێتە ناو ماڵەکەم بەڵێ هەندێک ئەرکی حکومی هەیە هەندێک ئەرکی سیاسی هەیە کە ئەبێ جێبەجێ بکرێ یعنی وەکو ئەرکی دەسەڵاتداران و سەرمایه‌داران لەناو ئەو کۆمەلگانە بەجێبەجێ کرێ بەڵام بەرامبەر بەمە مرۆڤایەتی بێ خۆشی جوڵە بکە بۆی کە ئەم مافەی دەستگیر بکرێ هەمیشە ئەو دەوترێت کە ماف نادرێ ئەسێنرێت بۆیە ئەبێت تۆ جوڵەت هەبێ لەسەرەوە بێ هەنگاوت هەبێ دوجار بۆی کە هەگبەی تۆش ئارامتر و باشتر پڕبێت لەوەی کە دادپەروەری کۆمەڵایەتی تیاجێ بێتەوە بێگومان بەو شێوەیە جا خاتون شۆخان لا دوایە کۆمەلگایەک ئەگەر توانی بێتی ئەم چەمکە وەک خۆی بچەسپێنێت داهاتوەکەی بە چ شێوەیەک ئەبێت ئێستا بەداخەوە ئێمە کۆمەڵک نمونەمان بینیوە لە مێژوە هەوڵی داوە بۆی کە بۆنە لە ڕووی داراییەکەیەوە دادپەروەری بچەسبێنێ بەڵام سەرکەوتوو نەبووە لا دوایە هۆکار چێکە ئەگەر هەوڵیش ئەبێت تەنانەت لە ئاستێکی لەو جۆرە هێشتا هەر ناتوانێت ئەم بابەتە بچەسبێنێت بەڕاستی هۆکار ئەوەیە کە ئێمە دادپەروەری کۆمەڵایەتی ئەگەر لایەنێکیشی ئەمەندە فراوانە ئەگەر چمکێکیشی بکریت چمکێکی لەولاوە یعنی بەرەو هەڵوەشان ئەچێت دادپەروەری کۆمەڵایەتی پێویستە ئەبێت چی و چی بێجگە لە لایەنە داراییەکە چ لایەنێکی دیکەش لە پاڵیا دادپەروەریەکە یعنی ئێمە تەنها یەکێک لە خاڵەکان لایەنەدارەیە کە بۆ نمونە ئەبێت سیستەمی کارکردن نهێشتنی بەتاڵی بێکاری لە کۆمەلگا دابڕێژێتەوە دووبارە ئەبێ کەسەکان بە پێی توانە بە پێی بڕوانامە بە پێی لێهاتووی دووبارە لە شوێنی شیاوی خۆیان دابرێت ئەبێ لە نەو ئەمەشە یەکسانی جێندەری دروست بکرێت بۆ هەموو ئەو خاڵانی کە لە دادپەروەری کۆمەڵایەتیە هاتوون ئەبێ کەسەکان بە جۆرێک بژین کە ئیدی بتوانێت بۆ خۆی دەستی خۆی بگرێت لەسەر خۆی بێجا ئەمانە بە تەنها لێگلان ناکرێت ڕەنگە بۆ نمونە ئەگەر ئێمە حکوومەتیش هەوڵ با دادپەروەری کۆمەڵایەتی پێک بێ کەرتی تایبەت هەوڵ نەدا کەرتی تایبەت هەوڵ با بۆ نمونە لە ناو خێزانەکانە هەڵابێ یعنی شتێکە ئەبێت پێویستەکە لە بەڕاستی وەک ئەڵێ لە ڕێگەکەی و دەست بە گەشەکردنی بکەین هەموو لایەنەکان هەموو زاویەکان بگرین هەموو ئەو کەسانی کە بەرپرسن هەر لە خێزان هەر لە دایباب هەتا ئەگاتەوە خوێندنگا لە مامەساکان هەتا ئەگاتەوە ناو کۆمەلگە لە بەرپرسان هەتا ئەگاتە ناو دوکاندارەکەی ناو بازار لەوەی کە لە بەردەستی کارەکە یعنی دادپەروەری کۆمەڵایەتی بە تەنها ناکرێ ئێمە بیوەسێنین لەسەر ئاسە باڵاکە بڵێن ئەبێت حکوومەت یاخود لایەنی سیاسی دادپەروەری کۆمەڵایەتی بێنیتی بەڵێ ئەوە ئەرکە لە بەڕاستی ئەوە ئەرکە بەڵام ئەگەر ئەوی شوێنایەتی ئەگەر لە ئاستە خوارەکانە بەردەوام ستەم هەبوو دووبارە دادپەروەری کۆمەڵایەتی خەلەلی تێکەوێت زاویەکانی دادپەروەری کۆمەڵایەتی ئەبێت بە ورد و دریشتی و هەنگاوە بە بەرنامە کارنامەی درێژخایەن کاری بۆ بکرێ بۆی بتوانین گۆڕانکاری لە مانگێکی تر لە ساڵێکی ترا ڕووبات باشەوەی کە باسێکی هەندێک شت لەسەر بگۆرە لەسەر حکوومەتە بۆ نمونە ئێستا دادپەروەری کۆمەڵایەتیە بۆن من ڕێژەی ژن لە کایە سیاسیەکانەوە بە تایبەتی لە پەرلەماندا دەڵێ چەند ساڵێک 25 بێ سە تۆزە پێما بێ زیای کردووە بە نزیک بۆ تۆ لە 35 ئەمە ڕاستە ئەرکی حکوومەتە بەڵام لە خوارەوە دەبێت چۆن کاری بۆ بکرێت 50 بە 50 بێت بەستم تەنها پەرلەمان نیە یعنی ئەمە ڕۆ بچێتە نێو هەموو کۆمپانیا و دادگایەکی ئەهلیشەوە بۆ یعنی ئێستا لە دنیا بە تایبەت لە یاساکانی تایبەت بە کەرتی تایبەت ئەیکا بە مەرج باش بۆ هەموو ئاستەکان بۆ خاوەن پێداویستی تایبەت بۆ خانمان بۆ دایکان هەموو ورد کراوەتەوە ئەیکا بە مەرج و کاتێک کە تۆ ئەتەوێت لە کەرتی تایبەتە کارکەی و دەستگایەک و دامەزراوەیەک بەڕێ بکە پێت ئەڵێت ئەبێ ستافەکەت لە داهاتوودا بەم ڕێژەیەدا بەش بکرێت کە بوو بە یاسا ئیدی کەس بۆی نییە بەڕاستی چونکە تۆش کەسێک هەیە با بڵێن ڕقابەیەک هەیە لەسەر و سبێری لە پرسیینەوەت لێکە بەڵام کە یاسا نەبوو تەنها بە مەزەندەیاتە دەست کەرتە تایبەتەکە یاخود کەسەکە هەیە بڕوای بەوە هەیە کە خاوەن پێداویستی تایبەت توانێت کارکە بەڵام چەند دەهامانەیە بڕوای پێ نییە پێی وایە لە هێزی کاری ئەکشێنێتەوە کاتێک کە بوو بە یاسا ئەم ڕێگریە نامێنێ بەڕاستی کاتێک کە بوو بە یاسا دەستەکان باشترە جوڵن کەسەکان باشترە جوون و پابند بوون ئەبێ بە ئەرک بەڵام کاتێک کە نەبوو تۆ بۆ نمونە ئێمە تا ئێوارەدا بنیشین بڵێن ئەبێت خانمان لە دەسەڵات بن ئەبێ خانمان دەوری باڵانە بێ بەڵام خانمان هەن ئێستا لێ بەڕاستی لە زۆر لە ناوەندەکانیشە هەن بەڵام لەسەر ئاستی باڵا لە پلەیەکەکانە کە بەردەوام پیاوان هەیە ڕەنگە خەلەلیشمانە بێ بۆی کە ژنانیش هەبێ جا ئەمە دوو ئاسا یەک ئەبێت بەڕاستی بکرێ بە یاسا دوو ئەبێت خانمان خۆیان بیچەسپێنن کە بەڕاستی شیاوی و کارێت من نمونێکی زۆر بەسیتان بۆ باسەکەم کۆمەڵک هاوڕێم هەیە لە وڵاتی ئەڵمانیا هەممان ئاگادارین کە لە ماوەی پێشوە مێرکل
لە پۆستەکەی نەمایە دوای 16 ساڵ لەو حکومڕانی یعنی یەکێک لەو پرسیارانی کە زۆر سادە لێم کردن وتم بۆ چوونی ئێوە چیە لەوەی کە خانمێک نامێنێت ئەوان بەلایەنەوە زۆر زۆر سانا جوابیان ناموتی لە ئێمە لە مجتەماعی مامە نییە بڵێیت ئەمە پیا و ئەمە ژنە مادەم ژنە بابی هێڵین مێرکڵ بۆ خۆی وای کرد بەتوانە و بەلێ هاتووی خۆی کە پیاوێک لابەرێ بچێتەوە جێگەیە یعنی ئەمە زۆر گرنگە کە ئەم شتە لە مجتەماعی ئێمە خانمان بۆ خۆی بیچەسپێنێ کە لەوەی تەنیشتی لەو کەسە لەو نێرینەی تەنیشتی بەتواناترە قیدوە بوون و توانابوونی ئافرەت دڵنیام کە بیرۆکەی یاساش ئەگۆڕێ دڵنیام کە بیرکردنەوەی حکوومەتەکانیش ئەگۆڕێ هەتا ئێمە لە خۆمانە بیچەسپێنین کە توانای ئەومان هەیە ڕێکارەکانی بەرامبەریشمان ئاسانتر و باشتری ژەگەین بەوە جەنابەت لە بەشە لە قسەکانتە تیشکت خستە سەر ئەوەی کە لە پاڵ ئەوەی کە بۆ چەسپاندنین چەمکێکی لەم جۆرە پێویست بە هەوڵی حکوومەتەکان هەیە پێویست بە خودی تاک و هەوڵ و ئیرادی خودی تاکیش هەیە لانێ کاتێک باسی بابەتێکی کۆمەڵایەتی ئەکرێت پێم خۆشت جەنابەت ڕوونی بکەیتەوە ڕۆڵی تاک دەتوانێت تا چەند بێت بێگومان بۆ نمونە ئەستا من ئەگەر لە ماڵەکەی خۆما هەر ئەو جیاوازی جەندیێرە نەهێڵم بەڕاستی و ئەگەر ئەو جیاوازیە سەرمایە نێڵم هەر ئەوەی منە کە گەورە بێچێتە ناو کۆمەلگا یعنی بیرمان نەچێت دادپەروەری کۆمەڵاتی پێش ئەوەی لە یاسا بچەسبێ ئەبێت لە فکرا بچەسبێت ئەبێ ئێمە ئیماندار بین بڕوادار بین بۆ چەمکە ئەبێ بگەینە ئەو بڕوایی کە بەڕاستی بەرهەمێکی باشتر لە ئێسامان هەتا بڕوابوون بەو چەمکە نێتەکایە لە یاسا شادابنێ قورسە جێبەجێکردن تۆ ئەبێت بەڕاستی بە کەسەکان تێبگەێنی و ئیماندار بن ئینسان کە بڕوادار بوو بە هەر شتێک کاری بۆکە کە بڕوای هەبوو بەو چەمکە جا منداڵی ماڵەکەی تۆ بێ منداڵی ماڵەکەی من بێ دایەنگەکان بێ خوێندنگاکان بێ ناوەندەکان بێ کارکردن بێ ناو بازار بێت دەروی بازار بێ شوێنی ڕسمی بێ ناڕسمی بێ دیشتێکی خۆڕسکە وەک چۆن ئەو منداڵی کە لەو جێگەیە شتەی لەو سەر ئەرزە سپیە بەڕاستی پارچەیەکە بینێت پیوایە مەزیادەی و فڕەیە ئەوی ژوایە لە خۆیان لای ئەبات ئەمە لە پەروەردەیە چەسپا وردە هەر پەروەردەیە بێت بەوەی کە بڕوای تاکەکان کۆکات و هەر ئەوی شەکە یاسای جوان و باشترێن پەروەردە توانێتی لای ئێمە ڕۆڵە بگێڕێت کە چەمکی دادپەروەری کۆمەڵاتی نەخێر بەداخۆ من زۆر متابعی ئەولانە ناکەم بڕوا ئەەکەی لە ئێستا لە ئاستی باڵاشە هێشتا گەورەترین کێشەیە ینیکی لە گەورەترین کێشەکانی لای ئێمە دروستبوونی هەر ڕێگەزەکەیە تۆ بڕوات هەیە زۆر لە خانمان کە لەو پەڕی شارەزای و لێ هاتوویان پیان خۆشە ئێستش بەیبەکانیان کە لە دایکە بێ کوڕ بێت تەسەور ئەەکەیت لە زۆر لە گروپەکان یعنی متابعەکەم شەوانە دەخولک دانیشم سیر ئەەکەم بە جەدۆری سەتەها جەدۆڵە چۆن بەیبەکەم کوڕ بێت یعنی تۆ سێریکە تۆ هێشتا ئێمە بیرۆکەی ئەوانمان نەگۆڕیوە ئەو پێی وایە کوڕێک بێت باشتر ئەژی و چاکتر ئەژی و جیاوازی گەورەکەی ناو کۆمەلگا و لێ هاتووی ئەو پێگەی ئەو لە ناو مجتەماعەکە بەرزەکاتەوە جا ئەمە گەورەترین بنەمای پەروەردەیە تۆ دایکەکە ئەو لایەنە هۆشیاری نەبێ باوکەکە ئەو لایەنی هۆشیاری نەبێ بە تەمایت ینی بێت لە پێنەگەڵەوەی کە فەرقی نییە بزەبێت تۆ ئەگەر لە کۆمەلگا شتی زۆر عجیب ببینی ڕەنگە گلەیش نەکەی بەڕاستی هێشتا حەق بەوان بێت چونکە تۆ دوجار هێشتا لە ماڵێکی بچووکە چەند مەتریا بیرۆکەکانت نەگۆڕیوە بۆیە گۆڕینی ئەو بیرۆکانە زۆر گرنگە گۆڕینی ئەوەی کە بڕوامان بەوە هەبێ بەڵێ ئەو سامانی کە بۆ مینەیە بۆ نێرینەش بێت گۆڕینی بەوەی کە لیدەر هەبێ قاعدە بێ لە شوێنەکە هەر لە ماڵ تا شوێنێک بۆی کە ڕخستنەوە هەبێ بۆی کە یاسا هەبێ بۆی تەنزیم هەبێ یعنی هەر کەس گەورە نەبێ لە شوێنەکانە ئەمانە هەمووی دەورە بینی و ئەمە لە دنیاشە هەیە بەس لای ئێمە بەداخەوە ئێمە پێمان وایە کاڵێن ئەوروپا تۆ بەو گەورەی خۆی بینێسە یەکێ لە کێشە گەورەکانی دادپەروەری کۆمەڵاتیە باشە جەنابتان وەکو پارێزەری ڕاوێژکاری زۆر کەیزیەتە لاتان ینی کەیس هەیە کە بە دۆداچوونی بۆ بکەی بنەچەکەی بگەڕێتەوە بۆ نادادپەروەری کۆمەڵایەتی کاڵم نادادپەروەری کۆمەڵاتی تاوان خۆ هەر تاوانە بەڵام تۆ تاوانەکە زۆر جار تاوانێکی جەستەیە هەندێک جار تاوانێکی معنەوی یا بەرامبەر کەسێک دەکرێت کەیسە بۆ هات بێتە لاتان بۆنمە کۆمپانیایەک بوو بێت ناوەندێک بوو بێت دەستگایەک بوو بێت ئەو یەکسانی جێندەری و ئەو یەکسانی لە ئەرک و مافی پەیڕەونە کرد بێت شتی وا زۆرە ئێستا لە هەرێمی کوردستان یان نا بەڵێ هەیە بەڕاستی بە حاڵەت هەیە ینی زۆر جار تۆ خاوەنی کۆمپانیایەکت هەیە بە تەنها پەیوەندی بە جیاوازی جەندەریش نییە بۆی وەندی بۆ نیە ئەوەی بەردەستی مێیان نێرە تەنها لە جیاوازی چینایەتەکەیەوە یعنی دنیایەک هیلاکی ئەخات بڕۆ سێری ئەو ناوەندانە بکە ئەو شوێنانە بکە کە کرێکارانی تایە ئەمانە زۆربیانە چەوسێنرێنەوە بەڕاستی سێری ئەو کارکەرانەکە کە هێنرێتە ماڵەکان کاری پێکرێ زۆربیانە چەوسێنرێتەوە تەنها بە سەبەبی چی بە سەبەبی جیاوازی چینایەتەکەیە ئەم جیاوازی چینایەتێ لای ئێمە حەقێکی پیاوە پێی وایە لەبەرەوەی ئەم هەبوونترە باشترە پێگەکەی گەورەترە خاوەن وڵاتترە
ئەو بێگانەیە ئەو کەم دەسترە دەستی کورتترە بۆی هەیە بیچەوسێنێتەوە بەڵە چەندەها حاڵەت هەیە ئێستا لەسەر ئاسی هەرێمی کوردستان وە لە ناو دادگاکانیشا کە بەڕاستی خاوەن کار سکاڵای لەسەر ئەکرێ بۆی کە ئەو چەوسێنرێتەوە بە هەر جۆرێک لە جۆرەکان بێ کاتی زیایەکاری پێکرێ پاداش نادرێتەوە ناهێڵێ بە پێویستی خۆی بخوات خۆراکی باشی پێ نادرێ کاتی نووسنی باش نییە بەڵێ مە هەمووی سکاڵان لە کۆمەلگا وجودی هەیە بەداخەوە بێگومان زای خات و شۆخانێکێک لەو بابەتانێک کە لە دادپەروەری کۆمەڵاتیە دێتە ئارا ئەوەیە کە دادپەروەری یاساییش هەبێ بۆ نمونە ئەگەر تاوانێکرا ئەم تاوانە وەک خۆی مامەڵی لەگەڵا بکرێت وانە بێ تاوان ئەگەر من کردم بەڕادێک یاسا مامەڵم لێگەڵکاکە کەسێکتر هەمان تاوانی کرد تا ڕادەیەکی تر بە بەڕادێکی جیاواز بێ ئەم بە حکمی ئیشەکەی خۆت دادپەروەری یاساییە چۆنە لای ئێمە ئایا وەک خۆی ڕەچاو ئەکرێت وەک خۆی ئەڕوا یاسا ڕەنگە ئەمەشان بەڕاستی هەرمان خاتەوە بەردەم بربەستێک من بەداخۆم کە بە جۆرە قساکەم بەرام بەڕاستی پێم خۆشە کە لە کەناڵێک وەکو کورساتەوە بۆ سەرڕحی بۆ ڕوونیێش قسە بکەین پێشتری جوتم گۆڕانکاری هەیە بەرەو پێشچوون هەیە بەڵام لێرە و لەوێ هێشتا ئەو کەسانی کە خاوەندە سەڵاتن کە لە یاسایە بیرمان نەچێت ئەگەر خاوەندە سەڵاتێک تاوانێک بکە ئەبێ زڕوفەکەی ئەبێ بارەکەی تونتر بێ لە منێکی ئاسایی بەڵام لای ئێمە پێچەوانە بۆتەوە ئەگەر ئەو کەسەی پێگەیەکیە مەرجێت پێگەی سیاسی بێ پێکێکی داراییشیە بێ هەتا پێگەیەکی کۆمەڵاتی عشایریشیە بێ لای ئێمە زووتر بۆی دەرەچێت لە یاسایە واتە هەمان مادە هەیە یاساکە ڕێک و پێکدا ڕێژراوە وە کەسەکە دیاریکراوە تۆمەتبارە یەکلا بۆتەوە و ڕەنگە هەر وازەحیش بێ قراریشی کرد بێ کە تاوانەکەی کرد بێ بەڵام دەرچوونی ئەو ئاسانترە وەک لە دەرچوونی کەسێکی یاسایی بەداخەوە ئەمە هەر بۆ مەحافەزەی سلێمانی قسە ناکەم بۆ سەرتاسەری هەرێمی کوردستان و توانم بڵم لە شەرقی ئەوسەتی شام دۆخە زاڵە بەسەر ناوەندە دادگایەکانە بەڕاستی بەڵێ جیاوازی هەیە مامەڵی یاسایەکە بەداخەوە چۆتە ژێر کاریگەری چینایەتەکە بەڵێ جۆتە ژێر جیاوازی بەڕاستی ئەو کاریگەرە چینایەتیە دەسەڵاتداریە پارەداریە سەرمایهداریە عشایری باشە جا ئەگەر لە لای خۆمان ئێمە بمانەوێت چەمکێکی لەم جۆرە هەوڵی بۆ بین لا دوایە لە کامێک لە بەشەکانەوە زیاتر ئەبێ کاری لەسەر بکرێت پێویستی بە کاری زیاتر هەیە هەر لایەنە یاساییەکەیە یا لە لایەنە پەروەردەیەکەیە کامی زیاتر کەم و کوڕی زۆرتیایە کە لەوێ و زیاتر هەوڵی بۆ بدرێت خۆی گرنگترین کارکردن لە هەر کۆمەلگەیەکە لایانی پەروەردەیە بەس دەبەرەوەی پەروەردە بۆ خۆی دوورمەودایە و کاتێکی زۆری ئەوێت یانی ئەگەر من بمەوێت سبێنێ لە پەروەردەوە دەست پێ بکەم بەڵاستی چەند ساڵانێکمانەوێت چونکە تۆ ساڵانێکە دووستوێت تا تێکە دیاوە ساڵانێکی شتەوێت تا باشکەی بۆیە بۆ ئێستا باشترین کارکردن داڕشتنی کۆمەڵێکی یاسا و ڕێنمایی و ڕێکاری یاسایی توندە و بەرامبەریشی لە هەموو کۆمەلگایەکەوە کۆمەڵێک با بڵێن سزای مادی و معنەی دابندێ بۆ کەسانە تاوەکو بارەکە وردەوردەواتە لە لایەکەوە تۆ ئیشی خۆت لەسەر پەروەردەکەی بەڵام لە بەرەوەی پەروەردە کاری زۆرێ باشترە کە بە ڕێسا و بە یاسا و بە زەوابتی تایبەتی ڕێک بخرێتەوە باشە دوایین پرسیاری من دیموکراسی تا چەند زمانی دادپەروەری کۆمەڵاتی یەکات چکە زۆر دەوترێتە وڵاتانی کە وڵاتی دیموکراس خوازن و دادپەروەری کۆمەڵاتی تیاندا زۆر باڵا دەستە یعنی لای ئێمە هەندێک بابەت و چەند کێشتا هەر چۆنەڵی بڤەشە بەڵام لە هەندێک وڵات ئاساییە بۆ نمونە ئەوتە لە هەندێک وڵات بۆ نمونە هاوڕەگەسخوازی هەیە زانم کۆمەڵێک بابەتی تر هەیە کە ئەوان لە ڕوانگەی دادپەروەری کۆمەڵاتی و ئەژماری بۆ دەکەن بەڵام ئێمە وەکو کورد کە ڕەنگە ئەوانی کە شەرقین لەگەڵ ئەم دیدگو تێڕوانی نەنین لە ڕوانگەی ئاینەوە دانی ئەمانە کۆمەڵێک بابەتن بەڵام پێت وایە دیموکراسیەت پەیوەندی بە دادپەروەری کۆمەڵاتیەوە هەیە بە بەدیێنان و زەمانکردنیەوە هەیە یان نا خۆی کۆمەلگەی ئێمە لەبەر ئەوە زۆر دائیمەن ینی وشەی یەکەم و کۆتایی دیموکراسیتە ڕەنگە لەبەرەوەی کە هێشتا بە تەواتی پێ نەگەیشتووە دینا لە دنیا تێپەڕیون لە دنیا ئێستا ئەگەر متابع بن بەڕاستی تێگەن لەوەی کە دیموکراسیش بۆ دیموکراسیت بۆ خۆی دنیا ڕخنەی لەسەر پێیان وایە کە بگرە زۆر لە هەڵوەشانە کۆمەڵاتەکان دیموکراسیت پێگەیاندن بگرە زۆر لەو سنوورانەی کە بەڕاستی شکێنراون تێک شکێنران سەبەبی دیموکراسیت بوو یاستا ئەوان خەریکیەوەن کە دیموکراسیت دابڕێژنەوە بیکەن بە سیستەمێکی تەواو جیاوازتر چونکە تێگەیشتن لەوەی زۆر هەڵی باو دیارتری ناوی بەڕێزە داماژەت پێیانی مەسەلەی هاوڕەگەزبازی مەسەلەی زۆر شت کە تێپەڕێەوە ئێمە کێشێکمانەیە لە کۆمەلگەی ئێمە لێ کاتە
پێمان وایە بێ پابند بین بە دینیشە و پابند بین بە دیموکراسیەتیشەوە جا ئەمە گەورەترین کێشەی ناو دەستوری عێراقیش بوو دەستوری عێراقی و کاتێک کە ئاماژەیە بەوەی کە ئێمە بێت حکومڕانەکەمان لەسەر سیستەمی دیموکراسی بێت لە مادەیەکی دواترە هاووتیە بێت بنەماکانی ئاینی ئیسلامیش بە تەواوەتی چەسپێنرابێ ئێستش هەرایە لەسەر ئەو مادەیە ئایا ئێمە چۆن نەتوانین دیموکراسیەت و دین بەیەک کۆ بکەیتەوە بۆیە ئەگەر تۆ بتەوێ بەڕاستی کار لەسەر دیموکراسیەتیشکە دیموکراسیەت دووبارە بێ بە جۆرێک دابڕێژرێت یعنی بۆ خۆی تاکە هۆکار نییە بۆی کە عەدالەتی کۆمەڵاتی بەتەدی و عەدالەتی کۆمەڵایەتیش بۆ خۆی ئەبێ دووبارە دابڕێژرێتەوە نەک ئەوەی کە ئیتر بەڕاستی وەکو ئەڵێت بێ سنوور بکرێت چۆنی بوێت بڕوا لە زۆر ڕۆشتنی ئەویشا دووبارە خەلەلی زۆر گەورێتە کۆمەلگایمە ئەمریکا بەو هەموو باڵادەستیەوە لازەر جیاوازی ڕەگەزی هەیە لە ناو کۆمەلگاکەیە لەگەڵەوەی کە یعنی هەموو دنیا کە ئەڵێت واشنگتن ئیتر مرکز بڕۆ ناوێ بچۆ بیخوێنەرەوە لە هەواڵکرد تا ئێستاش بە ئاستی باڵا و سوکایەتیەکرێ بە سپیپێستێک یعنی خۆوانە ڕەنگە ئێمە لە زۆر وڵات ڕاشتر بین بەڵێ ئەگەر ئێمە بەڕاستی ئێمە زۆر خامەمان هەیە کە نییە بۆ نمونە ئێستا لە کۆمەلگای ئێمەیە بە گشتی یعنی هەژار بە چاوێکی جوانتر سێرەکرێ بڕابکە لە کۆمەلگایەکی تر سپی پێست و ڕەش پێست و جیاوازی دینمە ئەمانەمان نییە مشتەکانمان حاضر و ئامادەیە ینی کۆمەڵێک مەبادی کۆمەڵایەتی جوان چەسپێنراوە کە سبێنی یاساشی بەپێی ئاسانترە بەڵام لەو وڵاتە دوای چەندین ساڵ هێشتا قبول ناکرێت لەگەڵەوەی یاساشە عقوبەشی بۆ دانراوە چەندین ساڵ زیندانیشت ئەکرێ دووبارە ساڵانی تر حاڵەتی لەو جۆرە دووبارە پارێزەر ڕێژکار سوپاس بۆتەکانت بەیوان ئەم دەرفەتە دەرفەتێک بوو بۆی کە ئەم چەمکەمان چی کرد بێتەوە هیچ نەبێت لە ئەو جیاوازیانی کە باسمان کرد ئاسمان و تاسمان نەبێ ڕێک و ڕێک بڕێن لەگەڵ بابەتەکاندا